ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لەسەر داواکاریەکی یەکێتی بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەڵێت ئەنجامدانی کۆبوونەوە لەم سات و بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان گرنگە چونکە یەکێتی هەمیشە بەرژەوەندی گشتی لەبەرچاو گرتووە. هەڵبەتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بارزۆفە سەختەکانە جارشکە گەڕاوەتەوە بۆ لای میلەت لەگەڵ ئەوانیشا گەڕاوەتەوە بۆ لای ئەحزابە سیاسیەکان، چونکە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک و یەکگرتووی کوردی بە هەند وەرگرتووە بە گرنگجی ویزانیوە و هەر لەو چاوەشەوە سەیری کردووە کە هەمووان بەیەکەوە دەتوانین سەرکەوین بەسەر ئەو هەموو کێشەی کە ئێستا بەرەوکی ناوچەکە و بە تایبەت بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە. لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی جەخت لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان کرایە و داوای کۆبوونەوەی بەپەلەی لایەنە سیاسیەکان بۆ دۆزینەوەی ڕێگەی چارەی تێپەڕاندنی ئەم دۆخە سەختەی هەرێم پێداگوزەر دەکات داوا کرا. بۆ یەکێتی لە دوا کۆبوونەوەیە هەڵوێستەی کرد لەسەر هەموو ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە و جارێکی کە دەستی برایەتی درێژ کرد بۆ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان و وتی وەرن بابەیەکەوە تەکبیر لە ماڵ و تەکبیر لە حاڵی خۆمان بکەین لەم زروفە سەختەی کە توش بووین کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانی گرتووە کە ئەویش جارێککە باسی کێنەوانە کێشەی سیاسیە، کێشەی تەندروستیە و کێشەی داراییە. چاودێرێکی سیاسی ڕوونی دەکاتەوە یەکێتی هەمیشە بەرژەوەندی گشتی لە بەرچاو گرتو و لەو ڕێگەیەوە بە شێوەی بەردەوام بۆ خزمەتی هەمووان ڕۆڵی سەرەکی هەبووە بۆ ئەم بارودۆخە دەیەوێت خزمەتی زیاتر بکات. دوایین بەنامەی مەکتەبی سیاسی ئاماژەی پێدراوە بۆ چونکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی ئابووری سەختا تێپەڕێ بە دۆخێک کاتی ئەپەڕێکەوە لایەنەکان تا ڕادەیەک دوورن لە یەکەوە بە حکمی ئەو ڕووداوانەی کە پێشتر ڕووی داوە لەبەر ئەوە پێویستە بۆ ئێمە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانێکی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و هەمانە لە نێوان لایەنە سیاسیەکان و ئەو کێشانەی لە پەرلەمان هەمانە لە حکوومەت هەمانە کێشەی ئابووریمان هەیە، کێشەی سیاسیمان هەیە، کێشەی پەیوەندی نێوان هەرێم و بەغدامان هەیە، کێشەی هێرش و داگیرکاری لە وڵاتانی دەرودراوسێمان هەیە. ئەمە پێویستی بە کۆدەنگیەکی نیشتیمانیە، پێویستی بە یەکێتیەکی نیشتیمانیەکەوە هەموو لایەنەکان لەسەری کۆک بن بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە قورسەی کەوا ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە. دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت پێویستی با یەکڕیزی و یەکدەنگی هەیە بە وتەی چاودێرانی سیاسی ئەویش هەنگاوە بۆ تێپەڕاندنی کێشە و قەیرانی دارایی و باشتربوونی بارودۆخەکە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.